سلااوان لێبێت و ئەم کاتتان باش. لیژنە هاوبەشەکانی قایم مەقامەتی قەزای ناوەندی سۆران کە ئەرچیان چاودێریکردنی بازاڕە لە ماوەی چەند مانگی ڕابردوو دەستیان بەسەر ژمارەیەک کەلوپەلی ماوە بەسەرچوو داگرتووە. ئەمڕۆ لە زبلخانەی سۆران کە تایبەتە بە فرێدانی زبل و خاشاکی سۆران و دەوروبەری لێرە ئەم کەلوپەلانەی کە دەستیان بەسەر داگرتووە فرێ دەدرێت. ڕاستەخۆ دەچمە لای ڕەفیق حەمەد سەرۆکی ئەم لیژنەیە گفتوگۆی لەگەڵەکەم ئەم کەلوپەلانە چین خۆی لە چیە بینێتەوە لەکەیەوە دەستان بەسەر داگرتووە. پێشەکی زۆر بەخێر بێن سەر و سەر چاومان. ئێمە لە میانەی کار و چالاکیەکانمان لە 5 مانگی ڕابردوو دەستمان گرتووە بەسەر ئەم کەلوپەلانە وەکو لێژنەی پشکنین و چاودێری بازار قایمەتی قەزای ناوەندی سۆرە. ئەم کەلوپەلانە پێک هاتووە لە مادە پاکەرەوەکان، مادە خۆراکیەکان و کەلوپەلی تر. لەم ماوانە کە ئێوە گەڕاون لیژنەکان خەڵک تا چەند هاوکارتان بۆ لەوەی کە کەلوپەلی ماوە بەسەرچوو هەبێ پەیوەندیتان پێ بکە و چ ژمارەیەکتان ئێوە لاگەری هەر بینین هەر کەلوپەلێکی ماوە بەسەرچویان شوێنێکی پیس پەیوەندیتان پێ نەی پشکنین و چاودێری بازار ژمارە تەلەفۆنێکمان هەیە 212 55 44 هاوڵاتیانی خۆشەوی زۆربیان هاوکار بوونە پەیوەندیان پێوە کردینە چەند شوێنێک سەردانمان کردووە و کەلوپەلەکان دەست بەسەرگی کراون و پێبژاردنیان بۆ کراوە. دەستخۆشی لە هاوڵاتیان دەکەین بۆ ئەم پەیوەندە هاوکار بوونە. زۆر سوپاس. وەگوتم ئەمە ڕەفیق حەمەد سەرۆکی ئەم لیژنێ بوو. ئەمڕۆ نزیکەی 14 تەن کەلوپەلی ماوە بەسەرچوو کە خۆی لە کۆمەڵێک پێداویستی ماوە بەسەرچوو دەبینێتەوە لە ئەنجامی گەڕانی ئەو لیژنانەی قایمەقامیەتی قەزای ناوەندی سۆران کە سەردانی بازاڕیان کردووە و دەست بەسەر ئەم 14 تەنە داگیراوە لە ماوەی 5 مانگی ڕابردوو. لیژنە هاوبەشەکانی قایمەقامیەتی سۆران لە ڕێگای زاریکردمان ژمارە تەلەفۆنێکیان بڵاو کردەوە. هاوڵاتیان دەتوانن لە سنووری قەزای ناوەندی سۆران ڕاستەوخۆ پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنە